خەڵکی خەبات داوای دەکاتن خەبات شوێنێکی گەشتیاری گرنگی هەولێر بووە بەڵام بەداخەوە لە ماوەی ساڵانی ڕابردوو بە کۆمەڵێک هۆکار یەکێکیان قەیرانی دارایی دووەمیان لێکەوتەکانی گۆڕانکاری کەش و هەوا سێمیان یعنی خەڵکیش بەڕاستی بە شێوەیەکی دروست لەگەڵ ئەو دارستانە تەعاملی نەکردێ دارەکانیان بڕیتەوە سووتاندیتیان ئەوانە هۆکار بوونە لەوەی کە غابات یان دارستانی خەبات زەربەیەکی زۆری پێکەتیە ئێستا ئێمە لە قۆناغی یەکەم و حازری دەکەین و دەستمان پێکردیە ئەو پرۆژەیە کە دابینکردنی ئاوە لە زێەوە بە ڕێی ئاودێری خەباتەوە لەوێ وەردەگیرێتن لە بۆ ئاودانی دارستانەکە کە ئەوە قۆناغێکی هەرە گرنگە و پرۆژەکە دەستی پێکردیە جارێککە بژانەوەیەکی گەورە بەو دارستانە دەداتن و لە پلاندا هەیە لە قۆناغی دووەم بابەتی سەلامەتی دارستانەکە بەرگری شارستانی و هەروەها دابینکردنی هەندێک پێداویستی گرنگ و چاندنی داری تازە دارستانەکە دەژێتەوە ئەوە لە بابەتە جوانکاری و دارستانەکە و گەشت و سەیرانی هاوڵاتیان بەڵام خەبات ناوچەیەکی گرنگە و پرۆژەی گەشتیاری لێ ئەنجام درایە ئەو پرۆژانە بە تاکید لە ئایندەدا و ئەو کاریگەری ئەو شەقامەش دیسان کاریگەری لەسەر دەبێت کە شەقامەکە تەواو دەبێ هاتوچۆ ئاسانتر دەبێتن بە تاکید لە پلانی حکوومەت و استراتیژێتی حکوومەت لە هەمە چەشنکردنی داهات لە فراوانکردنی سێکتەرەکان گەشتیاری یەکێک لە بابەتە گرنگەکانە ئەو کاتی خەباتش یەکێک لە سنوورە گرنگەکان دەبیتن لە جێبەجێکردنی و پلانەدا.